ئەمڕۆ ئێمە لە شاری لیدسکۆ بووینەتەوانێ بۆ ئیدانەکردنی دوهەمین ساڵیادی شەیدکردنی کاوەگەرمیانی کە لەلایەن چەتەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانەوانێ و نیشتیمانی کوردستانەوانێ و بەتایبەتی بە ئەمری مەحموود سەنگاوی کە ئەمری بە چەتەکان و تاسەلێسەکانی کرد کە هەڵکوتنە سەر ماڵی کاوەگەرمیانی و لە باوەشی دەگیدا شەهیدی بکەن و لێرانە شەوانێ لەگەڵ ئەمەشە ئیدانە ئەو هێرشانەی ناڕەوایانەی پارتی دموکراتی کوردستانەکەین کە بۆ سەر گوندی لاجان و بۆسەر هاوڵاتی مەدەنی کە شەهیدیان دەکەن و لەسەر قوتی خۆیان هاتوونە دە جواب و ئەمانش بەتفەنگ و تۆب و جوابیان دەدەنەوانی داخەوە 12 ساڵ تێپەڕە بێت بەسەر شەهیدکردنی کاوەگەرمیانی و ئەوەی جێگەی نیگەرانیە ئەوەیە کە لە هەتاوەکو ئێستا تاوانبارانی ئەم کەیسەی کاوەگەرمیانی نەک هەر بە سزای یاسایی خۆیان نەگەیشتون بەڵکو بگرە ساڵ بە ساڵ پێگە و پلە و پۆستیان بەرزترە بێتوانێت لە ناو دەسەڵات و لە ناو حکومڕانیدا منە پرسم باشە دادگاکان ئیشیان چییە؟ ڕوون و ئاشکرا دیارە کە لە هەموو وڵاتانی دنیادا دادگا ئەرکی ئەوەیە کە بەرگری بکات لە مافی کەسانی مافخورا و هاوڵاتیانی کوردستان پەنا بۆ کوێ ببن لە کاتێکە دادگاکانمان بوون بە یاریەکی سیاسی بەدەست حیزبەکانی دەسەڵاتەوە بەڕاستی تاوانەکان هێندە زۆرن کە نازانین لەکوێ دەست پێ بکەین کەیسی کاوەگەرمیانی کەیسی سۆرانی مامەحەمە 16 ئۆکتۆبەر کەیسی زەردەش عوسمان چەندین کەیسی تر هەرچەند ڕۆژێک ئێستا کەسێکی هاوڵاتیەکی مەدەنی بە فیشەکی هێزەکانی دەسەڵات نەکوژرا هاوڵاتیانی گوندی لاجان ئاوارەی سەرجادە نەکران بۆچی کەسمان نەبینی تاوانباران بۆچی هیچ دادگایەکمان نەبینی تاوانبارانی ئەم دەسەڵاتە سزا بدات و بە سزای خۆیان بگێڕێت من تەنها ئەوەنە ئەڵێم ئێوە کاوەتان شەهید کرد بەڵام ڕێباز و پەیامی کاوە نەمرە و هەرگیز لەناو ناچێت ئێوە کاوەیەکتان لەناو برد بەڵام بەو کارەتان سەدان و هەزاران کاوەی دیکەتان لەناو کووردا دروست کرد سڵاوتان لەبێت بۆکو دیارە بەڕاستی ئەو شتێکە ئەمڕۆ ئێمەی هانداوە و ڕاکێشی سەرشەقام کردوتەوە بۆ جارێکی تر وەکو هەمیشە یەکێکی تر لەو تاوانە قێزەونانەی چەتە و جەلادەکانی کوردایەتە کە بەداخەوە ئەویش تێرۆرکردنی کاوەگەرمیانە یەکێک لەو ڕۆژنامە نووسە ئازا و چاونەترس و قەڵم بەدەستە بوێرانەی کە بە تەنها قەڵەمێکەوە بەڕاستی بەرەنگاری زوڵم و سەم و گەندەڵیەکانی دەسەڵات بوویەوە و لە پێناویدا ژیانی خۆی بەخت کرد من دەتوانم بڵێم بەڕاستی ئەگەر چیەوەی کە کاوەگەرمیانیم نەتوانرا بێت وەکو خۆی وەکوەوەی کە پێویستە حەقی بسەندێت بەڵام دوجار بەرهەمی ئەم جوامێریە بەرهەمی ئەم جوهد و هەوڵدان و تێکۆشانەی کە کردوویەتی ئەوەیە کە لە دوای تەنانەت تێپەڕبوونی ساڵانێک بەسەر ئەم کارە ساتەدا ناوی ئەو ڕۆژنامە نووسەلاوە لە بەرزیدایە و هێشتا دەدرەوشێتەوە بەڕاستی کاوەگەرمیانی قوربانیەکی تری دەستە چەپەڵەکەی یەکێتیە شەهیدکردنی کاوەگەرمیانی ئەومان پێدەڵە کە کوردستان بۆ ڕۆژنامە نووسان و چالاکوانان و بۆ کەسانێک کە داوای مافی خۆی دەکا پارێزراو نییە چونکە سەر ڕایبوونی بەڵگەی حاشە هەڵنەگەل لەسەر بکەرانی سەرەکی تاوانەکە کە مەحموود سەنگاویە هێشتا بە ئازادانە دەسوڕێتەوە ڕۆژ بە ڕۆژ بلۆ پۆستی زیاتری پێدەدرێت کەیسی کاوەگەرمیانی ئەوەی بۆ سەرمانی کە دادگاکان سەربەخۆنین بەڵکو بۆ بەرژەوەندی پارتی و یەکێتی کار دەکەن دەنا بەڵگەی تەواو و بێ هیچ شک و گومانێک بەردەستە بۆ سزادانی گەیاندنی بکوژانی بەڕاستی هەرچی ڕووداوی کوشتن و فڕاندن و ئازاردان کە ڕوودەدات کەیسەکانیان بە هیچ ئەنجامێک ناگا و دەستی هەردوو حیزبی پارتی و یەکێتی تێدا ڕۆ یادی شەهیدی قەڵەم کاوەگەرمیانی دەکەینەوە برینێکی دیکەی نیشتیمانە لە گوندی لانجان دەکڵێتەوە کاوا لەسەر ئاشکراکردنی گەندەڵی و دژایەتیکردنی سیستەم تیرۆر کرا ئەمڕۆ لە لاجان خەڵکی هەژار و گەنجانی بێکار و لەسەر داوای ماف و پارویەکی نان بە گولە وڵام دەدرێنەوە سەروەری بۆ شەهیدان ڕۆشی بۆ ستەمکاران ئەمڕۆ بەشداری لە یادی 12 ساڵی شەهیدکردنی کاوەگەرمیانی کە بەدەستی جودنەماڵە شەهید کرا 12 ساڵ لەمەوە پێش لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا و چەند ڕۆژێک لەمەوە پێش بەدەستی بنەماڵی پارتی لە لاجان چەند گەنجێک شەهید کە بە تەقەی هێزە ئەمنیەکان بەبێ هۆکار وەکو ئەندامانی ڕێکخراویدا کۆک ئەوڕۆ هەستان بە گربوونەوەیەک لە شاری لیدس سەبارەت بە تیرۆرکردنی و ڕۆژنامە نووس کاوەگەرمیانی کە بەدەست سەتەکانی یەکێتیەوە تیرۆر کرا و ئەوەشمان و دەسەلمێنێت کە یەکێتی و پارتی تەنها کاریان کوشتنە زیاتر هیچ کارێکی دیکەیان نییە و سەلمێنەری قسەکانیشم لە چەند ڕۆژی ڕابردوو لە شاری لاجان کە گەنجێکیان بەنەعەق کوشت تەنها لەسەر ئەوەی داوای مافی خۆی کردبوو
و لێرەوە دەمەوێ ڕووی ڕاستی یەکێتی و پارتی بەڕەوەندی کوردی بە شەقامی بەریتانی ئاشنا بکەین کە بزانین کە بڵین ئەوانە جگە لە پیاوکوژ جگە لە چەتەی هیچ شتێکی دیکە زیاتر نینە. زۆر سپاس. کاوەگەرمیانی بە قەڵەمەتیش و بێترسەکەی زۆرجار ڕوبەڕووی ئەو بابەتە هەستیارانەی دەبەوە کە کەسانی دیکە دەترسانی نزیک بنەوە. جەوهەری کارەکانی کاوەگەرمیانی بریتی و لە ڕۆژنامەوانی و لە کۆڵینەوەی ئەو بە دۆداچوونی وردی بۆ کەیسەکانی گەندەڵی پێشێلکاری یاسایی و نادارپەروەری لە ناو دام و دەستگای حیزب حکومیەکاندا دەکرد ئامانجی ئەو ئاشکراکردنی ڕاستیەکان بوو بۆ ئەوەی خەڵک لە ڕاستەقینەی ڕووداوەکان تێبگەن و لێپرسینەوە لە بەرپرسان بکرێت. کاوەگەرمیانی قوربانی قەڵەمەکەی بۆ قوربانی هیچ شتێکی تر نەبوو. 12 ساڵ تێپەڕیوە لەگەڵ ئەوەشدا ناوی بکوژە ڕاستەقینەکە بە شارایی ماوەتەوە. بێدەنگ نابین ناداتپەروەریش قبول ناکەین تا ئەو کاتی تاوانباری ڕاستەقینە نەخرێتە بەردەم دادگا یادەوەری کاوە وەک وە بیرهێنانەوەیەک بێ سزایی وەستاوە. ئەم جارە دەنگمان لە جاران بەرزترە. ئەمڕۆ ئێمە لێرە کۆبینێتەوە بۆ هەمان ساڵڕۆژی تیرۆرکردنی کاوەگەرمیانی و لە هەمان کاتا بۆ گوندی خەڵکی لاجان کە ئێستا بۆم سەرماوسۆڵە هاتوینەتە سەر شەقام لەلایەن پارتی دەسەڵاتدارۆ کە ئەو زوڵمەیان لێکراوە وەکو ڕێکخراوی تاکۆ ئەو نەهامەتی و نەعەدالەتی لە هەرێمی کوردستان ئێستا دەکرێتە سەر خەڵکی بێتاوان و سیڤیل مەحکوم و ئیدانە و ڕسوا دەکرد. زۆر سپاس.